گەمارۆکانی ئەمریکا لەسەر ئێران چوونەتە قۆناغێکی نوێوە. ئەم گەمارۆیانە گۆشاری ئابووریان لەسەر ئێران زیاتر کردووە و دۆخیە وڵاتیان ڕۆژ بە ڕۆژ خراپتر کردووە. بەرپرسانی ئەمریکیش دەڵێن کە بۆیان گرنگ نییە کە ئەم گەمارۆیە چەند دەخایەنێت و ئایا ئێران ناچار بە تەسلیم بوونەکات یان نا. بۆ زیانیاری زیاتر دکتور لەیلا مرۆتی کارناسی کاروباری نێودەوڵەتیمان لەگەڵا. لەیلا خان، پێت وایە ئەم سزایانە لەم کاتەدا ئەتوانن چه ئامانجێکی ئامانجگەلێکیانە بێت؟ کاتێکان باش لە ئەسڵا ئەو گەمارانەی کە دەوڵەتی ئەمریکا دایناوە بۆ کۆماری ئیسلامی شتێکی تازە نیە. لە 1979 کە کۆماری ئیسلامی دروستکرا هەر لە زمانی دەوڵەتی کارتێر ئەم گەمارانە ئەم تەحریمانە دانرا، بەڵام دیارە ئیسە کە شەڕەکە پێشهاتووە گرنگی و بایەخی خۆیان هەیە. بۆچی؟ بۆ دەلیلەی کە ئەم شەڕە کارێکی کرد کە کۆماری ئیسلامی لەباری ئابووری و تووشی قەیرانێکی زۆرتر بێ، بەتایبەت کە کۆماری ئیسلامی زۆری نیاز بەوە هەیە کە لەباری نظامی و تەسلیحاتی و هەم تەسلیحاتێکی نوێ دروستکایە، تەسلیحاتێکی زۆرتر بکڕێ، ئەوەش باعثە بێ کە زۆرتر نیازی بە ئەو وەزعیەتە بێت کە بۆ خۆی گەریگێتی لەباری ئابووری و باشتر و باشتری کا. بەڵام لە عینی حاڵیشە ئەم وەزعیەتی کە پێشهاتووە باعثە بێ کە دەوڵەتی ئەمریکا گوشارە نظامیەکە فعلەن ئێستا کەم کاتەوە. یعنی جارێ ئێمە حەملە هێرشی نظامی نابینی، بەڵام بۆ معنای نییە کە هێرشی نظامیە حتمەن تەواو بووە، ئەتوانێت بێتەوە و لەگەڵەوەیشە دیارەکە گوشارەکە بۆ خەڵک زۆرتر و زۆرترە، مەخسوسەن و قسانێک کە ئیمڕۆ قاڵیباف کردوێتی کە دیارە خودی دەوڵەتیشە ترسێ لەسەر و گوشارێکە لەسەر خەڵکەیە. چونە ترسم کە بێ بەهۆی ئەوەی کە بزوتنەوەیەکی گشتی لە ناوخودی ئێرانە دووبارە شکل کرێتەوە. بەڕێز لەیلا خان، ئەم گوشارانە چۆن توانایی ئێران بۆ ڕوبڕووبوونەوە لەگەڵ کێشەکانی تر ئەخەنە ژێر کاریگەریەوە کە لێنە کۆمەڵایەتیەکان، کێشە ئەمنیەتیەکان بۆ وێنە؟ کێشەی ئێران فقط کێشەی ئابووری نییە. ئێرانێکێک لە وڵاتانەیە کە چەندین کێشەی هاوکات و هاوزەمانی هەیە تێکەڵن ئەم کێشانە، یعنی لە کێشەی نەبوونی مەشروعیەتی حکوومەت گرتوویەتی تا ئەوەی کە حکوومەت ئەسڵ حکومڕایەتی باشی نییە، و هەروە کێشەی ئابووریەکەی و کێشەی حتا من نتوانم بڵێم کێشەیەکە بۆ ژنان، بۆ ئەقلیەتەکان، بۆ ئێتنیکەکان، کێشێکی نایەتی، هەمووی ئەمانەی گرێدران بە یەکەوە. لەگەڵ ئەوە ئەو کێشە ئابووریەت باعث بووە کە حتا چینی مەسەلەن چینی متوسطی کۆمەلگا دووچاری کێشە بن، وەزعیەتی ژیانیان بێتە خوارترۆ بن بە چینی فرودەستی کۆمەلگا. ئەوە هەموو ئەتوانێ کۆماری ئیسلامی تووشی قەیران کەوە. ئەڵبەتە لەگەڵەوە ئێمە لە ناوخودی حکوومەتە کێشە ئەبینین کە لە ناو دەسەڵاتداران هەیە. ئەو بەشەی کە پیان وایە دەبێ لەگەڵ ئەمریکا شەڕکەین، و ئەو بەشەی کە پیان وایە دەبێ ئێمە سوڵحیا مذاکرەی ئاگربەسمان وێ بۆ ئەوەی کە قەیرانەکان تەواو بەیانی کێشەکە لەسەر هەیە لە ناوخودی حکوومەت تا ئەگەی تا چینی شاید بڵێم فەقیر بە چینێکی کە لاوازن لە ناو کۆمەلگا. هەمووی ئەمانە دەستیدا بە دەستی یەکۆ بە کۆماری ئیسلامی لاوازتر کردێتەوە. دیارە ئەم گەمارۆ ئەم تەحریمانە ئەتوانێت کۆماری ئیسلامی دەرگیری قەیرانی گەورەتر و زۆرتر کاتەوە، و قەیرانە بۆ شێوە کە دەوڵەتی ئەمریکا بتوێتی حتا ئەگەر باعثیەوە نەبێت کە کۆماری ئیسلامی بڕوخێ، ئەتوانێت ئەوەنە لاوازی کاتۆ کەیتر کۆماری ئیسلامی حداقل لە بەنسبەتی دەرۆ و بە دەرۆ هێرشێک نەکات یا هەڕەشێک نەبێت، نەبوو وڵاتای دەراوسێ، نەبوو ئەو شتێک کە وەکو بەژەوەندی ئەمریکا لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوڕاستێک بینین یا لە منتەقەی کەنداوی شەروە. بەڵێ زۆر سپاس بەڕێز لەیلا مرۆتی، کارناسی کاروباری نێودەوڵەتی، زۆر سپاس کە لەگەڵمان بووی.